بله عزیزان هر وکو بینن که امرو بیت کوین 0.42% برو هلکشان چوه بلام نرخی بیت کوین لیستادا 19307 دلاره و هر وها اتریومیش 1.87% که استابه نزدیکی 1000 دلاریه و هر وها بی ام بیش هر بمشی و عزیزان برراستی بازار زور داک شاوه و هر وکولا ویدیوکانی پیشوترش که به ایوان بود بیت کوین من بتعدا وعدم که بیت کوین لما ویادا زیادتر نرخی بیت کوین برای داکشان ده و بیت کوین جیر خواروی 17000 دلاریش دبینین بلام من بیو علم که آگادار من لکرینی دراوکان چون که براستی بازار یستا زور بازار کی سار ده و چاوری او بکن که دیسانه و دراوکان و مارکت کپی کریپتوکارنسی برای داکشان بید من باسی رنگ کشتی ناکم چون که لزوربه ویدیو کام باسی رنگی بیبی دوچ کوینم کردوه لم داکشانی بازاری که هر وقت بینن بیت کوین 19000 دلاری و هر وقت اتریوم 1000 دلاری بینین دیسانه و بیبی دوچ کوین زور با باشی خوی را گرتوه و استاهش 0.1766 معامله پیکری و سرکشلی رانه ل هولدرکان بیبی دوچ کوین که 1,580,650 هولدری هیا که براستی بیبی دوچ کوین هر برو سرکونه گورکانی درو و امروش چند دنگو باسی گرین که به نسبت دراوی الکترونی بیبی دوچ کوین که اموه لم ویدیو دا بوی و باز بکم به هر وها روزی تو کنسوزی بیبی دوچ کوین بیناری هم ویدیوی بنتا کوتای ویدیو که به پیش میخن چون که چندین دنگو باسی گرین که به نسبت دراوی الکترونی بیبی دوچ کوین بناوی خواه سلاو هاوران هیوام ده هر شوینه بن ساخ و سلامت و تندروز بن انشالله برزاندی سانه و منی هاتماین لخزمت ایوه بو پیشکش کردن ویدیوی کیتر لزنجیره ویدیوکانی بده سنانی پاره لانترنت لپیجی فیسبوکی بده سنانی پاره لانترنت هر و حالا چنل یوتیوبی بده سنانی پاره لانترنت و برزانه که یکم جارو چنل یبینن لیره چنلی بده سنانی پاره لانترنت ها که من نهات معین هفتانه 4 ویدیو لره یو چنل و بلاوکموه که ایوه بی برام بردتوان دروا الکترونیاکان و هر وها دلاری امریکی به دست بینن بو اوی ایوه هیچ شکل ویدیوکانی دهاتو لدست ندن کم بلاویانه کموه چنل که سابسکرایب بکن زنگولای تنشش چالاک بکن بو اوی هر کاته کم ویدیو یک آپلود تکم یا خود بلاوه کموه یوتیوب لره نوتیفیکیشن و ایوه آگادار بکاتوه و یکم کسبن که بین ویدیوکام ببینن بله عزیزان لبیدات ویدیو که چون باسی داکشانی درو الکترونیاکان مان کرد بلم لهمان کاده که بیبی دوچ کوین الا محدوده 807 که 5% برو هلکشان بوه زور به باشی خوی را گرتوه اماش به سبب نیه که بیبی دوچ کوین براستی بم شویه برو هلکشان چون که چند دنگو باسی گرین که لناو تویتری خودی بیبی دوچ کوین که اموه بوه و براستی باز بکم هر وقت وازن هاوران که 28 جوان قبل و بو که بیبی دوچ کوین براستی تو کنسوزیه که زور گوره انجام بدد که 50 کوارته لسر نتورکی ETH که همان اتریومه بلام هر وقت وازن روزی 28 جوان که هاشوا بو لگل روزی لداگبون ایلان ماسک بیبی دوچ کوین هم 50 کوارتلیونی تو کنسوزی و تدراوکانی نفاوتان چون که 28 جوان روزی کوتای هاتنی دنگدان بو اوی بو که بیبی دوچ کوین براستی ام تو کنانه لسر نتورکی ETH که همان اسریومه بسوتنه یا خونه که 28 مانگ کوتایی پیهات و پاشوی که 28 مان کوتایی به دنگدانی تو کنسوزی یا خود فوتاندنی دراوکانی 50 کوارتی بیبی دوچ کوین بو بیبی دوچ کوین اعلانی کرد که لپاش 2 روزی تر یکی ام مانگه اکه که بیبی دوچ کوین اعلانی کرد پاشوی که دنگدانکی ل 28 جوان تو بو یکی ام مانگه که امرو دکه عزیزان بیبی دوچ کوین تو کنسوزی که انجام بدد که ایمش چاورین امرو براستی 50 کوارتکی لسر نتورکی ETH تو کنسوزی بکد که هر وقت گوتم امرو ایمش چاورین بو اوی دنگو باسه که بوی و بلاو بکموه و گرینگترین دنگو باسی تر به نسبت اکسچنجی بیبی دوچ کوینه که براستی اگر بیتو بیبی دوچ کوین ام کاری انجام بدد و هر وها پیشوی بچینه سر و دنگو باسه عزیزان که اما پوستی که نویه که بیبی دوچ کوین لناو پیجی تویتری خوی بلاو کردی تو که باس لویه که بیبی دوچ کوین قول وایه اکسچنجی کی تایبت بخوی داب مزرنه که لیران هر وکو آماجه پی کردوه لسر نتورکی BCS که همان BSC اسکن یا خود بایننس بو اوی بیت
و بیبی دوچ کوین براستی پارتنرشیپیه واتا چند کسێکیەوەی کە بێن یارمەتی بێبی دۆچ کۆین بدەن بۆ ئەوەی هاوکاری بێبی دۆچ کۆین بکەم بۆ ئەوەی بەڕاستی ئەو ئەکسچێنجەی دابمەزرێنن بۆ ئەوەی کە ئەکسچێنجێکی زۆر گرنگ دەبێ ئازیزان پێم وایە کە هەڵکشانی بازاڕی بێبی دۆچ کۆین لەم دووسێ ڕۆژەیە بەڕاستی لەبەر ئەم پۆستە بووە کە پۆستێکی زۆر گرنگە ئەگەر بێت و بێبی دۆچ کۆین ئەم کارەی ئەنجام بدات بەڕاستی شاهدی هەڵکشانی نرخی بێبی دۆچ کۆین بۆ چەندین سفر دەبین کە لێرانە ئەکسچێنجەکە زۆر گرنگە ئازیزان چونکە باس لەوەیەکە کە بێبی دۆچ کۆین بوو دامەزراندنی ئەم ئەکسچێنجە هەرەکو گوتم پێویستی بە چەند پارتنێری هەیە بوو ئەوەی هاوکاری بێبی دۆچ کۆین بکەن بوو دامەزراندنی ئەکسچێنجی یاخود سواپی تایبەت بە دراوی ئەلکترۆنی بێبی دۆچ کۆین کە لێرانە ئاماژەی بەوەی کردووە کە بێبی دۆچ کۆین کاتێک کە ئەم ئەکسچێنجای دابمەزرێنێ حقی فی یاخود گواستنەوەی دراوەکان کە ئێستا هەروەکو ئازانن لەسەر باینەنسی تۆ ئەبێ چەندین دولارێک بدەیت و هەروەها لەسەر ئێتریۆمیش تۆ ئەبێ کاتێک کە بتوێ دراوێک نەقلی ئەکسچێنجێک یاخود شوێنێک بکەیت چەندین دولار 56 دلار ئەبێ حقی فی یاخود نێتوەرکەکەی بدەیت کە بێبی دۆچ کۆین بوو دامەزراندنی ئەم سواپە یاخود ئەکسچێنجە دێت حقی گواستنەوە یاخود فی دراوەکان بەڕاستی کەمەکاتەوە واتە کەمکردنی چۆن کە سفر لە سەتا کاتێک کە تو دراوەکان نەقلی ئەکسچێنج یاخود شوێنێکەکەیت بێبی دۆچ کۆین بەڕاستی ئەم فیەی ناهێلی ئەم فیە یاخود ئەم گەسفیەی کە لە گواستنەوەی دراوەکان کاتێک کە تو ئەنجامیەدەی بێبی دۆچ کۆین ئەم کارەی هەروەکو لێران ئاماژەی پێکردووە کە ئەم فیەی ناهێلی بەڕاستی ئەگەر بێبی دۆچ کۆین ئەم کارەی ئەنجام بدات لە ماوەیەکی ترا کە سواپی تایبەت بەخۆی دابمەزرێنێ بەڕاستی کەسەکانی بەناوبانگ دێن لە ناو سواپی بێبی دۆچ کۆین و معاملەی زیاترەکەن چونکە بەڕاستی ئەگەر حەقی گواستنەوە یاخود گەسفی سفر بکرێتەوە دراو ئەلکترۆنی بەڕاستی شاهدی پامپێکی زۆر گەورەی دراوی ئەلکترۆنی بێبی دۆچ کۆین دەبین بەڕاستی بەنسبەت و کەنسوزی بێبی دۆچ کۆین کە هەروەکو بۆ ئێوەم باس کرد کە ئەمڕۆ قبول وایە 50 کوارت لەسەر نێتوەرکی ETH ئەنجام بدات کە ئێمەش ئەمڕۆ چاوەڕێین بۆ ئەوەی بەڕاستی ئەم 50 کوارتە لەسەر ETH ئەنجامی بدات بە نسبەت ئەوەش کە زۆربەی ئێوالن کە چۆن کاتێکە و 50 کوارتەی ئەنجام بدات ئایا تەسیری دەبێت لەسەر نرخی بێبی دۆچ کۆین ئازیزان من نازانم کە تەسیر دەبێت یاخودنە بەڵام ئەو 50 کوارتە لەسەر نێتوەرکی ئسێریۆمە ئەگەر بەهات بە بێبی دۆچ کۆین ئەو 50 لەسەر نێتوەرکی BSC ئەنجامی دابە یاخود باینەنسی ئەنجامی دابە بەڕاستی شاهدی پامپە گەورەکانی بێبی دۆچ کۆین دەبووین چونکە 90% زیاتر 90% هۆڵدێرەکانی بێبی دۆچ کۆین لەسەر نێتوەرکی باینەنسی دراوی ئەلکترۆنی بێبی دۆچ کۆینیان هۆڵد کردووە واتە ئەگەر ئەم تو کەنسوزیە لەسەر باینەنسی بە بەڕاستی شاهدی پامپێکی زۆر گەورەی دراوی ئەلکترۆن بێبی دۆچ کۆین دەبووین بەڵام لەسەر ETHیش هەر باشە کەم تو کەنسوزیە ئەنجام بدات چونکە بەڕاستی ئەگەر لە دوای ئەو تو کەنسوزیای بێت کار لەسەر ئەکسچێنجەکەی بکات و ئیلان ماسکیش کە بەڕاستی ئێمە هەمومان نەزانین کە پشگیری بێبی دۆچ کۆینە و بێت تویت لەسەر دراوی ئەلکترۆنی بێبی دۆچ کۆین بدات و چەند هەنگاوێکی تر بنێت دراوی ئەلکترۆنی بێبی دۆچ کۆین بۆ ئەوەی بگات بەوەی کە لە ناو گەورەترین ئەکسچێنجی دنیا کە باینەنسە لیست ببێ بەڕاستی ئەو کاتی شاهدی 1000 یاخود 2000 هەتا 3000 دەرسەد لەوەی دەبین کە بێبی دۆچ کۆین بەڕاستی بەرەو هەڵکشان بچێ بەڵێ ئازیزان بەڕاستی ئەم ڤیدیۆ زۆر پێویست بوو بۆیەوە یەکەم لەبەر تو کەنسوزی بێبی دۆچ کۆین کە ئەمڕۆ قەولە ئەنجام بدرێ و هەروەها دانانی ئەکسچێنجی تایبەت سواپی تایبەت بەخۆی کە بێت و حقی گەسفی گواستنەوەی دراوەکان سفر بکاتەوە کە بەڕاستی ئەوە هەموو دەبنە هۆی ئەوەی کە کەسە بەناوبانگەکان سیقە بە دراوی ئەلکترۆنی بێبی دۆچ کۆین بکەن و دراوی ئەلکترۆنی بێبی دۆچ کۆین بەڕاستی لە ساڵەکان یاخود لە مانگەکانی داهاتوودا بەڕاستی بتەقێتەوە و زیاترین هۆڵدێرەکانی بکات بە دەوڵەمەند بەڵێ ئازیزان هاتینە کۆتایی ئەم ڤیدیۆیەش سوپاسیەوەکەم کە تاکو هێسابینەری ئەم ڤیدیۆی بوون هەر ڕەخنە کامنت پرسیارێکە بوو لەژێر ڤیدیۆیە لە چەنەلی یوتیوبم بنووسن من بە چاوان جوابتان دەدەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر و هەروەها بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ